تا نیشانی کۆمەڵگای بدەن ئاخۆ دەتوانن چ ڕۆڵێک لە پشت بەخۆبەستن و ئابووری خێزان ببینن بەرهەمەکانی خۆیان هێناوە نیشانی بدەن. فیستیڤاڵی پەریە لە پارکی شار لە قەڵاتزێ کە هەفتا خاتون کار و بەرهەمە دەستیەکانی خۆیان نمایش دەکەن. کۆشکەکەی ڕێناس قەرەباڵغی زۆری کڕیارانی لەسەر بوو. ئەو جۆرەکانی شیرینی و کێکی بۆ فرۆشتن داناوە. خولیای دروستکردنی کێک و شیرینی هەبووە و چەند ساڵێک کە ئەزمموی تێدا پەیدا کردووە. لە ڕێگەی پێیجەکەی خۆی بازاری بۆ پەیدا دەکات و کڕیاران بەخواستی خۆیان دەتوانن داوای هەر جۆرێک لە کێک و شیرینی بکەن و ئەو بۆیان دروست دەکات. من لە ڕێگەی پەیجەکەمەوە ئیش دەکەم لە ماڵەوە بۆ خۆم شتەکان دروست دەکەم و بە پێی داواکاری مشتریەکان جۆرێکیان ب شێوازێکیان بە هەندێک جاریش بۆ خۆم شتەکان ئامادە دەکەم و پۆستی دەکەم دەڵم بەردەستە ڕاستەخۆ داوای دەکەن. نمایشی کارەدەستیەکانیان لە بواری جلوبەرگ، وێنە کێشان، خواردن و ئەکسسوارات و چەندین بەهرەیتری دەستی ئافرەتان فیستیڤاڵەکان دەوڵەمەند کردووە. فیستیڤاڵەکە تەنها بۆ نمایش و نیشاندانی بەهرەی ئافرەتان نییە، بەڵکو هەر لەوێ بەرهەمە دەستیەکانی خۆیان بە کڕیاران دەفرۆشن و دەیکەنە سەرچاوەیەکی دارایی بۆ خۆیان و خێزانەکانیان. لە کۆمەلگای ڕۆژهەڵاتیدا هێشتاکەینە ئەو بوارە بواری بەدەستهێنانی ئابووری یان ئافرەت خاوەنی گیرفانی خۆی اقتصادی خۆی بێ کە بەشێکە لە ئازادیەکانی تاک و بەز ئازادەکانی ژنان ئەوە نەڕەخساوە. بەڵام جێی خۆشحاڵی لە کۆمەلگای کوردی خۆماندا لە مێژوودا لە حەد لە گوندەکانەوە لە بواری کشت و کاڵیشەوە ئافرەت ڕۆڵێکی بەرچاوی بینەوە لە بنیادنانی اقتصادی خێزان و دواتر کۆمەلگادا و ئێستاکەی نێژ لێرە کە دەبینین لە بواری کللتوری لە بواری هوەری لە بواری خواردن ئامادەکردنی ئەکسسوارات ڕێژەیەکی ئاوا بەشداریان کردووە ئەوە شتێکی باشە. ژمارەیەک لە بەشداربووانی فیستیڤاڵەکە دەرچووی زانکۆ و پەیمانگەکان و لە کەرتی گشتیان تایبەت دەرفەتی کاریان بۆ نەڕەخساوە، بۆیە سوودیان لە توانای خودی و کەسی خۆیان وەرگرتووە و ئەزممویان لە کارێک پەیدا کردووە تا لەسەر پێی خۆیان بوەستن. لە ڕابردوو لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان زیاتر پیا و خاوەن ئابووری سربەخۆ بووە، بەڵام ئەو کرانەوەی کە ئێستا هەیە ئافرەتانی شاتوونەتە ناو مەیدانەکە. ئەو ئافرەتانە لەو فیستیڤاڵە بەشداریان کردووە تەنها نەهاتوون بەرهەمەکانی خۆیان نمایش بکەن، بەڵکو لە ڕێی فرۆشتنی بەرهەمەکانیانەوە دەیانەوێت سەرچاوەیەکی ئابووریش بۆ خۆیان بەدەست بێنن. ئاراسەمی کوردستان 24 قەڵاتزێ. هەر لەسەر ئەم باسە دەمێنینەوە بەڕێوەچوونی فیستیڤاڵی کاری دەستی لە قەڵاتزێ و بە بازارکردنی بەرهەمی کاری دەستی خانمان لە فیستیڤاڵەکە لەگەڵ میوانێک لەگەڵ بەڕێزێک قسە دەکەین کە لە قەڵاتزێوە لەگەڵمانە. بەڵێ ئەویش خات و دیدار ئارامە کە بەشداروی فستیڤالەکەی بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. خات و دیدار بەیانیت باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن بە هیوام کە فستیڤالەکە بە باشی بەڕێوە چوو بێت و هەروەها بتوانن ساڵانەش لەم جۆرە فستیڤالە چەند جارێک دووبارە بکەنەوە بۆی کە خانمان ئەو بەرهەمە جوانەی کە بەدەستی خۆیان ئامادەیان کردووە ببێتە سەرچاوی داهات بوویان. جا خۆت باسێکی فستیڤالەکەمان بۆ بکە چەند کەس تێیدا بەشدار بوو و ئەو بەرهەمانەی کە تیایدا بوو تا چەند توانی ببێتە جێخواستی میوانان و ئامادە بوون. بەیانی ئێوەش باش هیوادارم ڕۆژێکی باش و تەندروستیەکی باشتان هەبێ. بەڵێ دیارە بە دروشمی ژنان پێشەنگن لە داهێنان ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری قەڵاتزێ بە پاڵپشتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی بەڕێوەبەری ڕۆشنبیری ڕاپەڕین هەستا بە ئامادەکردنی ئەم ڤیستیڤاڵی پەری کە تیایدا 7 خانم بەشداریان کرد بە چەندین کاری جۆرا و جۆر کە بریتی بوون لە کاری دەستی، کاری چنین و درومان و کاری شیرینی، تەنانەت کاری وێنەکێشان و کتێب فرۆشی و گوڵ فرۆشی و خواردنی کوردەواری و کاری جۆرا و جۆر بوونیتر. ئەوەی جێگای باسە دەمەوێت
باسی کارێکی یان ئەزمموی کارکردنی ماڵی کەلەپوری بکەم لەگەڵ ئەم جۆرە ڤیستیڤالانە هەڵبەتە ماڵی کەلەپوری هەر لە سەرەتای دروست بوونیەوە هەتاوەکو ئێستا بەشێکی زۆری کار و چالاکیەکانی لە خزمەت خانماندا بووە بە دوو هەنگاو کارمان کردووە بۆ خانمانی ناوچەکەمان هەنگاوی یەکەم ئەوە بووکە دەمانەویست خانمان لە ماڵەکانیان بێنە دەرەوە و ئیش بکەن لە ڕێگای کردنەوەی خولی جۆراوجۆر بۆ نمونە خولی شیرینی خولی درومان خولی چنین خولی دروستکردنی خواردنی کوردەواری و تەنانەت خولی فیتەریش لە پلاندا هەبوو کە بەشێکی زۆری خانمانی ئێمە ئێستا شۆفێرن بۆ ئەوی بتوانن کە لە شوێنێک پەکیان دەکەوێت بزانن چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکان بکەن و هەنگاوی دووەم بە بازارکردنی کاڵاکانیان بوو لە ڕێگای پێشەنگاکانەوە کە دەکرانەوە ساڵانە چەندین جار پێشەنگا بۆ خانمەکان کراوەتەوە بۆ ئەوەی کاڵایەکانیان پێشام دەنەوە بە کاڵاکانیان بە بازار بکەن چ لە ناو ماڵی کەلەپوری چ لە دەرەوەی ماڵی کەلەپوری کە لە پارک و لە شوێنە گشتیەکان پێشەنگایان بۆ دەکرایەوە ئەو بەرهەمانەی کە نمایشکران خۆت ئاماژەت پێدا نزیکەی هەفتە بابەتی جیاواز بوون هەفتە خانم بەرهەمەکانی خۆیان نمایش کرد لە ڕووی ئابوووریەوە هیچ سوودی بۆ ئەو خانمانە هەبووە بۆی بتوانن جارێکی دیکە لە فستیڤاڵێکی دیکە لە شوێنێکی دیکە بە گڕوتینی زیاتر بەرهەمەکانیان دروستکەن و نمایش بکەن بەڵێ بێگومان ئەوان کاڵایەکانیان کە لەوێ نمایش دەکەن کاڵایەکانیان دەفرۆشن و داهاتی خۆیان هەیە و ئەوەی زۆر جێگای دڵخۆشی بوو بۆ ئێمە ئەو پێشوازی و دڵگەرمیەی خەڵکی ناوچەکە بوو کە بە دڵگەرمی و پەرۆشیەکی زۆرەوە پێشوازیان لە ڤیستیڤاڵەکە کردووە پاڵپشتی و هاوکاریەکی زۆر بوو بۆ خانمەکان بەڵێ ئەوان کاڵاکانی خۆیان دەفرۆشت و داهاتەکەی بۆ خۆیان بوو و کاڵاکانیش جۆرا و جۆر بوون نە خواردنی کوردەواری هەبوو شیرینی هەبوو کاری درومان و چنین و ئیدی کوتاڵ فرۆشی هەبوو کتێب فرۆشی و تابلۆ و ینی گوڵ فرۆشی کاری چالاکی جۆرا و جۆر بوون کاڵای جۆرا و جۆر بوون خات و دیدار ئەو خانمانەی کە لەوێ بەشداریان کردووە ئەو خانمانە کە لەوێن ئەتوانن ینی لە ماڵ جگە لەوەی کە لە ڕێگەی ئۆنلاین ویان لە ماڵەکەی خۆیانەوە بەشدار بن ئایا ئێستا هیچ کامێکیان بوونەتە خاوەن کار بۆ نمونە هەلیکاریان ڕەخسان دەبێ بۆ چەندین خانمی دیکە یاخود چەند کەسێکی دیکە کە بتوانن پرۆژەکەیان گەورە بکەن بۆ ئێستا پێم وان نییە چالاکیەکانیان ئەوەندە بەرفراوان بوو بێ بەڵام لە داهاتوودا ئیشەڵڵا ئومێد دەکەین کە ئەوان بتوانن ببنە خاوەن پرۆژە و کاری گەورەتر ئینشەڵڵا ئەمە دەستپێکێکی باشە بۆ ئەوان لە ئێستادا باش خات و دیدار ئەو خانمانەی کە بەشداریان لەم فیستیڤاڵاندا کردووە خۆیان دوکانی سەر بە خۆیان هەیە یان شوێنێکی تایبەتیان هەیە یان تەنیا لە ماڵەوە دێن بەرز لە فیستیڤاڵەکان دەبیندرێن و بەرهەمەکانیان نمایش دەکەن بەشێکی زۆریان تەنیا بە ئۆنلاین کار دەکەن و لە پێشەنگاکان ئەگەر کاڵاکانیان نمایش بکەن ئەگەرنا خاوەن دوکان و شوێنی تایبەتی نین بۆ فرۆشتنی کاڵاکانیان گرنگی فیستیڤاڵەکە لەوەدایە کە ئەو فیستیڤاڵە شوێنێکی زۆر باشە یان زمینەیەکی زۆر باشە بۆ ئەوەی ئەو خانمانە بتوانن کاڵاکانیان تێدا ساخ بکەنەوە چکە دەرفەتی دیکەیان نییە خات و دیدار باسی واکەی کە ئەم خانمانە نە شوێنێکیان هەیە بۆ ساخکردنەوەی بەرهەمەکانیان نەوەی کە خۆیان بتوانن لە شوێنێکی تایبەت جگە لە ماڵەکانیان بەرهەمەکانیان کاری تێدا بکەن دروستی بکەن ئەمە گرنگە بۆی کە کەسێک سەر ڕاینەبوونی هەموو ئەم شتانە بەڵام وا بکات پشت بەخۆی ببەستێ داهاتی هەبێ هەوڵبات لە ڕێی فستیڤالێکی لەم شێوەیەوە کارەکانی فراوانتر بکات تووەکو خانمێک تا چەند گرنگە بەلاتەوە خانمان خاوەن داهات و ئابووری خۆیان بن تا چەند گرنگە لە ناو خێزانە خانمانیش ئەم ئەرک و ئەم بەرپرسیارەتی دیکەشیان هەبێ هەرچەندە بەرپرسیارەتی خانمان زۆرە بەڵام لەگەڵەوەشدا خاوەن ئابووریەکی سەر بەخۆ بن تا چەند گرنگە بە تایبەت لە قەڵاتزیە لەو ناوچانە چۆنە لەگەڵ کللتوری ناوچەکەدا چۆن گونجاوە
دیارە سنوورەکەی ئێمە لە بەرەوەی سنوورێکی تاڕادەیەک عشاعرە هاتنە دەرەوەی ئافرەت کەمێک زەحمەتترە وەک لە ناو شارە گەورەکان بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە ئەوەیە کە ئافرەتانی ئێمە زۆر زۆر بەهێزن زۆر بەتوانان سەرڕای ئەو هەموو بربەستانش هێشتا مەبەستیانە و دەیانەوێت کە کار لەسەر توانای خۆیان بکەن و ئێمەش وەکو ماڵێکە لە پووری بە هەموو توانایەکمانەوە پاڵپشتیان دەکەین و هاوکاریان دەکەین پێم وایە ئەرکی ژن تەنیا لە سنووری مەتبەخ و چوارچێوەی ماڵەکەی خۆی دانیە ژن دەتوانێت ببێتە خاوەنکار دەتوانێت ببێتە خاوەن پرۆژە و سەرمایی خۆی وە بەجددی هێزیش لە ئابووری سەربەخۆدایە هێز کاتێک ئافرەت بتوانێت ببێتە خاوەن ئابووری سەربەخۆی توانای پارێزگاریکردن لە خۆی زیاترە باشتر دەتوانێت پارێزگاری لە خۆی بکات باشە من زۆر خۆشم بۆی کە لە دوێنێ ئەو خانمانم بینی بەو جۆرە ئەمە چەندەمین فیستیڤالە لە قەڵازێ تایبەت بە خانمان کراوەتەوە و بەنیازن ئەو خانمانەی کە بەشداریان لەم فیستیڤالە کردووە لە داهاتوو بتوان بەشداری لەو فیستیڤالانش بکەن کە لە دەرەوەی قەڵاتزێ چونکە بە هەندێک بەرهەم ڕەنگە تایبەت بێ بەوان لە شوێنی دیکە نەبێ بڕۆن لەوێ نمایش بکەن بەڵێ وەکو فیستیڤال بەو فراوانیە یەکەمین فیستیڤالە کە بەو فراوانی ئەنجام بدرێ بەڵام ساڵانە چەندین جار پێشەنگا بۆ خانمەکان دەکرایە وەک باسم کرد لە ناو ماڵێکە لە پووری بێت لە دەرەوەی ماڵێکە لە پووری بێ ئێمە پێشەنگامان بۆ دەکردنەوە بەڵام وەکو فیستیڤال و بەو فراوانیە یەکەم فیستیڤالە بەڵام ئینشەڵڵە لە داهاتوودا پرۆژەی گەورەتر و باشترمان دەبێت بۆ خانمان چ لە ناو قەڵازێ و لەوانەیە لە دەری قەڵازێش لە دەرەوەش بێت لە دەرەوەی سنووری قەڵازێش بێت خات و دیدار باسی هەندێک لەو ناوەندەی خۆتانمان بۆ بکە کە وەکو ڕێکخەری فستیڤالەکە ئەنجامتانداوە و ئامادە بوون ئەم ناوەندەی ئێوە تا چەند توانیوێتی لەم جۆرە کارانە بکات و کاریگەری هەبێت لەسەر دروستکردنی بازار نەک هەر بۆ خانمان بۆ هاوڵاتیانی دیکەش و کارەکانی دیکەتان چییە؟ بەڵێ ماڵێکە لە پووری و ڕۆشنبیری پاڵپشت و هاوکارێکی زۆر باشی تەواوی چین و توێژەکانی دەڤەرەکە بۆ بەگشتی بە تایبەتی ئەوەی کە زۆر گرنگیمان پێداوە ئەدەب دۆستان و هونەرمەندان و شاعیران و خانمانیش ئێمە لە ڕێگەی هۆبەی خانمانەوە خزمەتی خانمانمان کردووە زیاتر کار و چالاکیمان بۆ شاعیرە بەڕێزەکان لێرە کۆڕی شعری و ناساندنی کتێب و چالاکی هوەری و ئیدی چالاکیەکانمان جۆرا و جۆر بوون و پێم وایە جێدەستمان دیارە لە سنوورەکە جێدەستی ماڵێکە لە پووری دیارە لە سنوورەکە چونکە چالاکی و بابەتی ینی پرۆژەی زۆرمان پێشکەش کردو و چالاکی زۆرمان پێشکەش کردووە ئیدی ئیشەڵڵا هەر بەردەوامیش دەبین ئینشەڵڵا بەو هیواین کە هەمیشە جێگە دەستان دیار بێ لە قەڵازەی ڕەنگین کە هەر لە خانمانی لە ژنان لە پیاوان هەمووان کەسانی بەتوانە و میوان دۆست و ژیان دۆستیشن قەڵاتزەیەکان بێگومان زۆر سپاس خات و دیدار بەم بەیانێ لەگەڵمان زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوەش